ئامارەکانی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا ئەوەمان پێڕادەگەێنن ئەگەر هاوڵاتیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن ئەوە گوێبیستی هەواڵی دڵخۆش دەبین وەکەوەی ئێستا لە نەخۆشخانەکانی تایبەت بە کۆرۆنا دەگوزارێت لە زاری پزیشکەکانیانەوە دەڵێن ڕۆژانە لە سلێمانی کەمتر لە 20 نەخۆش داغڵ دەکرێن لە نێو نەخۆشخانەکاندا. بە بەراورد بە مانگی پێشوو مانگی 11 لەم نەخۆشخانەی جمهوری 130 نەخۆش 140 نەخۆشمان هەبوو، بەڵام ئەمڕۆ بە بەراورد 40 نەخۆشمان، یعنی 100 نەخۆش بەس لە نەخۆشخانەکانی ئێمە کەمی کردووە و کە ژمارەی توشبوون کەمی کرد، ژمارەی گیان لە دەستدانیش کەمەکات، بەڵام هەرە بێ خەڵک هۆشیار بێت و کەسانی کە خوان نەخۆشی درێژخانیان هیان بەرگریان لێشیان لاوازە ئەگەر نیشانەکانی کۆرۆنا لێ دەرکەوت ئەبێ زوو سەردانی نەخۆشخانەکان بکەن بۆی چارەسەری زوو وەرگرن. پزیشکەکان دەڵێن ڕێژەی کەمبوونەوەی ئامارەکانی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لەلایەک بۆ پابەندبوونی هاوڵاتیان دەگەڕینەوە و لەلاکەی دیکە بۆ ڕێژەی توشبوانی هاوڵاتیان بە ڤایرۆسەکە لە ڕابردوودا، بەڵام لەگەڵ هەر پابەند نەبوونێکدا ئەگەری هەیە ئامارەکان دیسانەوە ڕوو لە هەڵکشان کاتەوە. یاری هاوڵاتیان هەروە زۆری ڕێژەی توشبوونی خەڵک ئەمە بەپێی و ئامارانەی کە وەرمان گرتووە سەر و لە ساحچلی خەڵک توش بووە کەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕێژەی توشبوونەکان کەم کاتەوە، هەروەها بەشێکی زۆری بە ساڵاتوانیش ئەم ڕێژیان وەرگرتووە کە ئەمەش دەرچوو نوشتیان سنووردار کراوە، بۆیە بتوانین بڵێن لەم ماوەیە ئەگەر چەند هەفتەی ڕابردوو ئەگە خۆپارێزی هاوڵاتیان ئەگەر پابەندبوونی هاوڵاتیان باش بێت ئەتوانین بڵێن ڕێژەیەکی زۆر کەمتر تووشە بێتەوە، بەڵام ئەگەر خەمساری ڕووی بکە معارەزە لە چەند هەفتەی داهاتووە زیاد بکات. بەپێی ئامارە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان 100,129 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون لە هەرێمی کوردستاندا، لەو ڕێژەیە 64,431 کەس چاک بوونەتەوە و 3,282 کەس گیانیان لەدەست داوە. هاوکات ئەوانەی لە نێو نەخۆشخانەکانی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا ماونەتەوە 32,416 کەس لە ئێستادا لەژێر چاودێری پزیشکیدان. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.